لە دوای چەندین ساڵ دروستبوونی مەترسی لەسەر داڕمانی شاخی دەربەند لە سنووری دارێ ڕاپەڕین لە ئێستادا نۆژەنکردنەوەی ڕێگاکە و بڕینی شاخەکە لەلایەن بەڕێوەبەراتی ئاوادانکردنەوەی ڕاپەڕین دەستی پێکردووە کە بەهۆیەوە ڕێگای سەرەکی ڕانیە و پشدەر و بناری قەندیل ڕۆژانە تا کاتژمێر 7 ئێوارە دەگیرێت. پرۆژەی دووسایدی دەربەند ژاراوە قۆناغی یەکەم پرۆژەکە لە دوو بەش پێکاتوە. بەشێکی یەکەمیان بریتە لە دووسایدکردنی ڕێگاکە بە درێژی 2400 مەتر و بەشی دووەمیان بریتە لە چارەسەری شاخی دەربەند کە پێکاتوە لە دروستکردنی کۆنکرێت شەید بە درێژی 300 مەتر و ئەو شوێنانەی کە مەترسی هەیە شاخەکە فراوان دەکەین. پرۆژەکە 12 ملیار دینار بودجێ بۆ دابین کراوە و ماوەی 360 ڕۆژی کارکردنی هەیە. جێگری سەرپەرشتیاری دارەی ڕاپەڕین بۆ کاروباری هونەری دەڵێت نۆژەنکردنەوە و فراوانکردنی ئەو ڕێگایە کە پێشتر مەترسی بۆ شۆفێران دروست کردبوو. پرۆژەکە بە بڕیاری جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم دەستی پێکردووە و بودجەی بۆ دابین کراوە. بەهیمەتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت ئەو ماوەیە بڕێک پارە بۆ سنووری دارەی ڕاپەڕین دیاری کراوە. لەو بڕەتبارەیە بڕێک بۆ ئەم ڕێگایە دانراوەکان ڕێگایەکی استراتیجی و شاخی دەربەند کێشە و مەشاکلی بۆ هاوڵاتیانی سنووری دارەی ڕاپەڕین دروست کردووە. ئێمە لەگەڵ کۆمپانیاکە دانیشتوین ئەو بەڵێنی کە لایەن سەرۆکی حکوومەتەوە پێمانرا بوو پێمان ڕاگەیاندووە کە ئەو ماوەیە دەتوانین ئێمە ئەوەندە ئیمکانتە بۆ بەڕێستان سەرف بکەین بۆ دەست بەکاربوون و هەوڵدان بۆ چارەسەرکردنی ئەم ڕێگایە. دیارە خۆشبەختانە کۆمپانیاکە دەست بەکار بووە و لەگەڵ کۆمپانیاکە لەسەر خەتداین بۆی بتوانین لە ماوەی کەمدا مشکلەی تەقینەوە و لابردنی خەتەری شاخەکە بە زووی کۆتایی پێبێنین بۆیە ئەگەر پرۆژەکە خواانەخوا تووشی گرفتێک و مەشاکلی تر بوو ڕێگای هەوڵاتیان نەگیرێت. ڕێگای سەرەکی دەربەند پشدار کە پێشتر بەوەی مەترسی داڕمانی شاخی دەربەندەوە گرفتی هاتوچۆی دروست کردبوو بڕیارە لە ماوەی 360 ڕۆژ تاو بکرێت و لە ماوەی چەند ڕۆژی داهاتوشدا شاخی دەربەند بتەقێنرێتەوە کە لە ئێستادا ڕێگاکە بۆ ئیشکردنەوە هاتوچۆی پێدا ڕاگیراوە و هاوڵاتیان و شۆفێران دەتوانن لە ڕێگای گڵە زەردەوە هاتوچۆ بۆ سنووری قەزای پشدەر و بناری قەندیل بکەن. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.